بۆچی چەند لایەنێک هزری ڕەشببینی و بێئومێدی بڵاوەکەنەوە لەسەر ئەم تەوەرە من میوانێکم هەیە سانا و فەریدون جوانڕۆیی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک سانا و ئەم کاتت باش ئەگەر هەر بەو پرسیارە دەست پێ بکەین کە لە سەرەتادا وەکو تەوەری سەرەکی ئەم گفتوگۆیە وەروژاندومانە، ئەگەر بە ئێمە بڵێ بۆچی چەند لایەنێک هزری ڕەشببینی و بێئومێدی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لەم بانگەشەی هەڵبژاردنە بڵاوەکە؟ سڵاو لێبێ کاک عەمار، خۆشحاڵم کە لەگەڵتم لە بەشی هەواڵەکان. بێگومان سەبەبی ڕئیسی هۆکاری سەرەکی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکەم حزبی گەورەی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا هەمیشە حزبێکی هیوابەخش بووە، ئومێدبەخش بوو بۆ گەلی کورد لە دەستپێکی کارکردنی لە بڵین لە دەستپێکی بیر و هژی بارزانی کە لە شێخ عەبدولسەلامی بارزانی دەستی پێکرد بە داکۆکیکردن لە مافی ڕەوای گەلی کوردۆ دەستی پێکرد. ئێمە بووین بە سەرقافڵەی داکۆکی کار لە مافەکانی گەلی کورد. ئەم هژرە بە هیچ شتێک لە ناو نەچوو، نە بە ئیعدامکردن، نە بە کوشتن، نە بە دژایەتی هێزی دەرەکی، حتا هێزە ئەقلیمیەکان، هەتا هێزی ئیمپراتۆریەتی ئینگلیس کە نەیانتوانی ئەم هزرە لە ناو ناخی کووردا دەربێنن کۆتایی پێبین. بەڵام باکسەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم هزرە گەشەی کرد کە لە 1964 بینیمان پارتی دیموکراتی کورد دامەزرا بەرەبەرەم بیرۆکەیە لە ناو تاک بە تاکی هزری کورد چەسپا کە پارتی دیموکراتی کوردستان یەکەم داکۆکی کارە لە مافەڕەوەکانی کورد و حزبێکە کە هیوا بەخشێ بۆ داهاتووی کورد. ئەمە ڕۆژ بە ڕۆژ بە هەموو ئالنگارەکان کە هاتە پێش پارتی دیموکراتی کوردستان نەتوانرا ئەم حزبە لاواز بکرێت، بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەقوتر بوو هەتاکو ساڵی 1991 لە 22 نەورۆزی 1991 جەنابی سەرۆک بارزانی لە کۆیە بانگەشەی ئەوەی کرد وەکو یەکەم سەرۆک کە ئەبێ لە شەرعێتی شۆڕژگەڕی بگەڕێنەوە شەرعێتی یاسا و پەرلەمانی کە ئێمە خاوەنی ئەو دەستکەوتین، جەنابی سەرۆک خاوەنی ئەو دەستکەوتەیە کە شانازی پێوەکەین. بۆ ئێمە هەمیشە هیوامان بەخشیوە بەعەکسە و حەزبانی کە دروست بوون لە سەرەتای دروستبوونیان تا ئێستا بۆ دژایەتیکردنی دۆخی ڕەوای کورد دروست بوون، بۆ دژایەتی پارتی دیموکراتی کوردستان دروست بوون. ئەوان نەهاتوون استراتیژەتێکی ڕوونیان هەبێت بۆ دۆخی کورد، بەعەکسەوە ڕۆژ بە ڕۆژ دەستیان لەگەڵ لایەنی تر تێکەڵ کردەوە بۆ ئەی دۆخی کورد بەرەو ئاراستەیەک بەرن، بەرەو عەقارێک بەرن کە نەتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێت، نەتوانێت داکۆکاری مافەکانی خۆی بێ. لە کۆتا جار بینیمان لە 16 ئۆکتۆبەر چیان لەسەر هەرێمی کوردستان هێنا. تەنیا حزبێکە داکۆکیکاری هەرێمی کوردستان بوو پارتی دیموکراتی کوردستان بوو کە داستانی سەحێلا و پردەی تۆمار کرد. بەڵێ لەم هەڵبژاردنە پارتی کۆمەڵی دروشمی بەرز کردوێتەوە کە ئارامی و ئاوەدانی و یانی ئەم دروشمانەیە کە بۆ داهاتووی خەڵک هەوڵی بۆدا، بەڵام لە بەرامبەرە هەنێ لایەنە بینین دروشمەکانیان بە جۆرێک لە جۆرەکان وەکو وتمان بێئومێدی پێوە دیارە، یان ڕەشببینی پێوە دیارە، یان زیاتر لە دروشمی کودەتا چێوەی لە دروشمی هەڵبژاردن چێ بەڕاستی. ئێوە تا چەند هەوڵ بۆ چەسپاندن یان بەدیهێنانی ئەو دروشمانەی خۆتانەدەن و گوێ نادەنە ئەو شێوازە بانگەشەیی کە هەنێ لایەنی کرد؟ بەداخەوە هەندێک لایەن وازان ئەگەر بانگەشەیەکی ئاڵۆز بڵێن گشتی بکەوێتە بانگەشە ئەوان خۆیان لەوە ئەبینەوە کە گەشە ئەکەن. بەعەکسەوە ئێمە ئەو مۆدیلە تاقی کراوەتەوە لە ساڵی 1992 تا ئێستا لە بانگەشەکان ئەمایان تاقی کردوت. بەعەکسەوە ڕۆژ بە ڕۆژ ئەوان لاواز بوون، پارتی بەهێز بووە، ئەوان دێن ناکۆکی ناوخۆی خۆیان کەنە شەڕی خۆیان و پارتی کە ئەمە بەڕاستی خۆیان زەرری تیاکەن. دوای ئەوە دۆخێک لە سنێمانی دروست بووە کە خەڵک متمانەی لا دروست متمانی خەڵک بە هێزە سیاسیەکان لاواز بووە. ئەمەش هۆکاری ڕئیسی ئەوانن کە توانیوانە بەم شێوە سیاست بکەن کە هەمیشە خۆیان لەوە ببینەوە دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان
وا ئەکا کە ئەوان بەهێز بن ئەوان خۆیان لە ناوخۆی خۆیان کێشەیان هەیە یانوێ ئەو کێشانە بشارنەوە دێن لە بانگەشەکان هجووم هێرشەکەنە سەر پارتی دیموکراتی کوردستان سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەوە بەهێزترە کە بەو هەڕەشە و هێرشانە بلەرزێ پارتی دیموکراتی کوردستان لە بەدرێژایی شۆڕش بە درێژایی خەباتی خۆی گوێی بەو هەڕەشانە نەداوە بەردەوام بووە لەسەر سیاست و استراتیژەتی حەکیمانەی خۆی کە دابینکردنی داهاتوویەکی گەشە بۆ تاک بە تاکی کوردستانیانی ئازیز ئەوان بەم نەهجە زۆر وەکو چۆنەڵێ نیگەرانن وا ئەزانن پارتی دروست بووە بۆ دژایەتی ئەوان بەعکسەوە پارتی دروست بووە بۆ داکۆکیکردن لە مافی تاک بە تاکی کوردستانیان بەوانیشەوە کە دژ بە پارتین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر چۆن جەنابی سۆرگ لە دەستپێکی بانگەشە فەرمووی ئێمە لەگەڵ بانگەشەیەکی ئارامین لەگەڵ دۆخێکی ئارامین بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەنگدەرانی هەرێمی کوردستان بتوانن بە ئارامی بڕیار بدەن ئەو حیزبەی کە ئەتوانی خزمەتیان بکە لەسەر سنووقی دەنگدان هەڵی بژێرن و دەنگەکانی خۆیان بخەنە ناو سندوقەکان بەداخەوە ئەوان لەم نەهجە نیگەرانن کە ئەزانن پارتی ڕۆژ بە ڕۆژ لە گەشایە بە تایبەت لە سلێمانی خەڵک دەرکەوتووە کە تەنها حیزبێک کە بتوانێت خزمەت بە هاوڵاتی بکە لە بەرژەوەندی گشتی خەڵک کار بکە پارتی دیموکراتی کوردستانە ئەوان ئەمە بە خاڵێکی لاوازی خۆیان نەزانن بۆیە هێرشەکەنە سەر پارتیش هیچ گوێ بە هێرشی ئەوان نادا چون پارتی صاحبی بەڵێنی خۆیەتی صاحبی کردداری خۆیەتی ئەمە وەکو جەنابی سەرۆک فەرمووی دەنگمار بەرز نییە بەڵام کردارەکانمان ئەیسەلمێنێ کە پارتی چ بەڵێنێکی داوە چۆن جێبەجێ کرۆ لە سەختترین دۆخدا جەنابی سەرۆک مەسرور بارزانی کە سەرۆکی حکوومەتی کوردستان لە 5 ساڵی سەختی ڕابردووە توانی بە سەربەرزانە لی دەربچێت و بە هەموو ئالنگاری و دژایەتەکان لە ناوخۆ و لە دەرەوە و لە ئەقلیم توانی ئەو پرۆژانە کە هەیە ئەی بینین ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕۆژ لە هەواڵەکەی جەنابتان گوێم لێ بوو چەند شتێکی تر جەنابیان بۆ هەوڵات لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕایگەیاند و کەمە جێگای دڵخۆشیە و پێویستەکە بڵێن هەرێمی کوردستان بەو گەشە ئابووری کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ خەریکە لەژێر سایەی حەکیمانی جەنابیان پێی ئەگەین زۆر تێبگا کە تەنها حزبێک کە بتوانێت دۆخەکە بەرەو پێشەوە بەرێ پارتی دیموکراتی کوردستانە داواکارین لە خەڵکی سلێمانی و جەماوەری سلێمانی و دەوروبەر ڕاپەڕین هەڵەبجە گەرمیان کە ئەم خوێندنەوەیان هەبێت ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان تاقیکەنەوە بۆی بتوانێت دەستی خزمەت گوزاری بگەینێ بە هەموو شوێنەکانی کوردستان دوور و نزیک کە خۆشبەختانە ئێمە توانیمانەوە لە ڕێگەی مەکتەبی ڕێخستن چەند پرۆژەیەکمان هەبێت بۆ خەڵکی گوندەکان خەڵکی ناوشار ئەوانی کە نەتوانراوە بە پێویست خزمەتیان بکرێ یەک پرسیارم هەیە ئەگەر بە کورتی جوابم بیتەوە لەبەرەوەی کاتەکە ئەوەنە دەرفەتمان نایەت لەو ڕۆژەوە بانگەشەی هەندێ لایەن وا لێ کە درێتەوە ینی من زۆر جار بینومە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەڵێن ئەو جۆرە بانگەشەی ئەوانەیکەن لە قازانجی پارتیە ینی ئەڵێن هەنێ جار بانگەشەی ئەوان ئەوەنە دژبەر و هێرشی تیا بۆ پارتی ڕەنگە هەنێ ئەندام و لایەنگری پارتی کە زیز بوون لە پارتیە عاجز بوون بەو جۆرە بانگەشەیە جۆرە لە گەرم و گوڕیان لا دروست بووەتەوە و ئەوانیش جارێککە هاتوونەتەوە مەیدانەکە ڕایتووە لەسەرەوە چییە؟ هەر وەکو لە بیدایەت ئاماژەم پێدا لە سەرەتای چاوپێکەوتنەکە کاک عەمار ئەوان وا ئەزان لەوا گەشەکەن بەعکسەوە ڕۆژ بە ڕۆژ لاوااستر بوون پارتی دیموکراتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کورسەکانی زیادی کردووە پشقایم بە جەماوەری خۆی بە سەرکردایەتی حەکیمانەی خۆی توانیوێتی دەنگەکانی خۆی پارێزی و زیادی کە بەڵام ئەوان سێری کە لە 92 چەند بوون ئەوان لە 1940 دەنگەکانی هەرێمی کوردستان لایەن بوو دواتر هاتنە چەند دواتر هاتنە لە 2009 دەنگەکانیان کەمی کرد کورسەکان لە ئەخیر هەڵبژارن کە 2021 بوو کورسەکانیان هاتە بڵێن لە 2010 هاتنە 21 کورسی کە ئەمە بۆ خۆی نیشانی ئەوەیە کە ئەو سیاسەتی پەیڕەویەکەن هیچ خزمەت نە بە خۆیانەکە نە بە هەرێمی کوردستانەکە و دۆخێکی ئاڵۆزی دەرونی بۆ هاوڵاتیان دروستەکە کە بەداخەوە ئەمە هیچ لە ساڵحی هەرێمی کوردستان نییە. بەڵێ سانا و فەرەیدون جوانڕۆیی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز.